ئەوەی کە خەڵک ئینتیمای بۆ نیشتیمان نەماوە خەڵکی پۆزتیفە خەڵکی چونکە ئەوان نیگەرانی ئەوەن کە خەڵک کاڵێن خەڵکنی ئینتیمای بۆ نیشتیمان نەماوە ینی خەڵک ئینتیمای بۆ یەکێتی و پارتی نەماوە ینی خەڵک ئینتیمای ینی خەڵک خۆشخەیاڵی بە پەرلەمان و بە هەڵبژاردن نەماوە ینی لە باسکردن لە بێئەتیمادیە بۆ پەرلەمان و بۆ دەسەڵات و بۆ کوردایەتی یان ئەما کە دەڵێن بەداخەوە خەڵک ئینتیمای بۆ نیشتیمان نەماوە خەڵک ئینتیمای بۆ نەتەوە نەماوە و هەندێک لە ڕۆشنبیرەکانیش باسیەوەکەن ڕۆشنبیرانی کە بە حسابی ڕۆژ نانەخۆن باسیەوەکەن کە ئەمانش ئینتیمایان بۆ هین نییە و ناسیۆنالیزمین و نەتەوە پەرزنین و هەمووان بەڵام قسەیەکی پوچە ئەزانی چۆنە نیشتیمان خاک ئاو نەتەوە هەموو ئەمانە چەمکایەکن بۆ ژوازی خۆی چەمکایەکی فریوکارانە وە سەرتاپا پوچن کە بۆ ژوازی خۆی لە بەردەمی کۆمەلگە و لە بەردەمی خەڵکا دایناوە لەوانەیە 30 ساڵ لەمەوە پێش من ئەم قسەیەم بە حەقانیەت کردومانە 30 ساڵ لەمەوە پێش کردومانە لە سەرەتای راپەڕینی ئازاریەوەیەکە کردومانە بەڵام ئەو کات لەوانەیە کە ئەمان کرد خەڵک کەمتر لێ قبوڵە کردین چونکە تازە بە تازە خەڵک لە دوای ئەنفاڵی چینیاباران پێی نابووە هەلومەرجێکەوە کە بەعسیتیانە بوو خەریک بوون پەرلەمانیان دروست دەکرد ئەو کاتەگە بووتایە نیشتیمان خاک ئاو نەتەوە ئەمانە دەستەواژەی پوچن بۆ ژوازی ناسیۆنالیزمی کورد خسوێتی بەردەمی کۆمەلگا بۆ پارچە پارچەکردنی ڕیزەکانی خەڵک کەمتر لێت قبوڵە کرا یان شوزانم پێویست بەوە بوو دەلیلی زۆرتر بێنیتەوە کەمت ئەتوانی خەڵک قانعکەی بەڵام وەرە ئێستا با سێرێکی کوردستان بکەین نەچین بۆ شوێنی تر با سێرێکی کوردستان بکەین بزانین ئەم نیشتیمانە کە دەیانوت کەم بژی و کەڵ بژی لە پێناویە ئەم نیشتیمانە کە دەیانوت ژیان هیچ نییە دەبێت بکرێ بە قوربانی ئەم نیشتیمان و خاک و ئاوە لە پێناویە دەبێ هەچیت هێست بیدەی وەرە با سێری ئەم نیشتیمانەکەی بزانم نیشتیمانە چی داوە لە 95 خەڵکی کوردستان بۆ کرێکارێکی بیناسازی دەبێت شەو ڕۆژ لە ماوەی 30 ساڵە دەبێت شەو ڕۆژ لە جێگەیەکە ڕابوەستێ بەشکم یەکێ بیبا بۆ سەرکار و کارێکی پێبا و ئەگەر کارەکەشی پێبا هیچ قانونێک نییە گرێبەستێک حق و حقوقی ئەم کرێکارە لەلایەن ئەم کەسەوە کە ئەیبا بۆ کار حق و حقوقی دیاری کرد بێت هیچ قانونێک بە ئارادانیە بە ئارزی خۆیەتی بە ئارزی کڕیار و فرۆشیاری ناو بازاڕە و ئەگەر ئەمە شانسی دەستکەوت کارێکی دەستکەوت بەهۆی نائەمنی کارەوە لەسەر بینایەکی 12 قاتیەوە کەوێتە خوار و ماڵ و مناڵەکەشێکەوە لەسەر جادە و هیچ کەسێکیش نییە نەحسابی خانە نشینی بۆ بکە نەحسابی قەرەبووکردنەوەی نائەمنی شوێنی کاری بۆ بکە وەلایە بکاتەوە لە مناڵەکانی ئەمە نیشتیمان بۆ ئەمایە بەم کرێکارێکی بیناسازی ئەگەر کاری هەبێت کرێکارێکی ژینگە پارێز و کرێکاری شارەوانی 40 ساڵ 30 ساڵ جادەکان پاکاتەوە 30 ساڵ 40 ساڵ ناڵێک جادە و کۆڵانەکان بۆگەنکەن لەبەر میکرۆبوانە پاکێکەنەوە دوای 40 ساڵەکە خانە نشینیەکی بەنسیبە بێ خانە نشینەکەشی بۆکەن بەنیوە موچە بۆ یەکەن بە ڕوبع موچە و دوای بەشکەی ئەترازە کاتوەچێتە بەردەمیان داوای موچەکەیەکە بۆ مناڵەکانی ئەڵێ پارەم پێنێشید کڕم بۆ مناڵەکانی ئاسایشی پارێزەرانی نیشتیمان و نەتەوە و خاک ئەیەنە بەر شەق و فرێنە زیندان بۆ منێکی ژن نیوەی کۆمەلگەی کوردستان نیشتیمان ئەوەی پێداوم جگەل لەوەی کە هەموو ڕۆژێ لە 8,000 مزگەوتەوە تەحقیر و سوکایەتی و کەرامەتم ئەشکێنرێ قانون دەرەکرێ بۆی 4 و 5 بمان بۆکوم بە ڕووماڵات مارەمان بکەن لە پیاوێ ئەگەر شانسمان بوو مارەمان بارەیان کردین لە پیاوێ ئەو بە شەشمان ئەگەر حەزمانە دڵاری بوو حەزمان کرد بە خۆشەویستی بکەین و ئازاد لەو کۆمەلگایە بژین نیشتیمان جێگەیەکی هەیە بۆمان وەکو بەشەری بێناونیشان لەو گۆڕستانە ئەمان نێژن ناوەکانیشمان لەسەر کێلەکان نانووسن فقط ڕقەمی لێنووسن و ئەمە دیاری نیشتیمانە بۆ ئێمەی لاوانی کوردستان وەختی خوێندنە تاواکە هیچ شوێنێ نییە کاری لێ بکەین هیچ جێگەیە نیە بەدڵی خۆمان بتوانین جلێ لەبەر بکەین بەدڵی خۆمان بتوانین ئێوارەیەک بەسەر بەرین سەرنجام بلی ڕێگەی بەحری ئیجاگرین و هەزاران کەسمان لەنێو بەحری ئیجە و لەوەی گیان لەدەزەدا ئەمە دیاری نیشتیمان و خاک و ئاوە بۆ لاوانی کوردستان بۆ مناڵان تەماشاکە مامۆسایەک لە مەکتەبێکا کە سەر بە حیزبێکی ئیسلامیە 3 دانە پۆل تێکەڵ بەیەکەکەو لە حوشەی مەکتەبەکە بە بەرچاوی مدیرەکە و فێری نوێژ و فێری حەزابی قەبر و فێری چۆنێتی
ناشتنی و چۆنێتی تەڵقینی و چۆنێتی عەزابی قەبر و فێری ئەمانەیانەکە بناڵی 4 و 5 تەلەبەی تیدایە لە کوردستانێکە کە لەو دیشتیمان و ئاوایە 8,000 مزگەوتی تایە بەڵام تەلەبە و 50 تەلەبە لە پۆلێکە دەردەڵێنەوە مامۆستاکانیش ڕوبعی مەلاکانی کوردستان نین کە هەموو ڕۆژێک لە وەزارەتی ئەوقاف و لە منبەری مزگەوتەکان و تەحقیر و سوکایەتی بە ژن بە ئەدەب بە هونەر بە مۆدێرنیزم بە سکۆلاریزم بە جلەبەرکردن بە خواردن بە خواردنەوەی سەرەتاییترین حقوقی خەڵکەکەن ئەوان محتەرمترن لە نێو کۆمەلگایە ئەوان موچیان زیاتر لە نێو کۆمەلگایە کرێکارانیش لەولاوە بێکار بێ ئیش ئەمە دیاری نیشتیمانە بۆ خەڵکی کوردستان لەوانەیە جوانترین و جوانترین بۆ پڕبەهاترین شعری شێرکۆ بێکەس ئەوە بێ کە ئەڵێ ئەی نیشتیمان ئەگەر تۆ ببی بەیەسر و بارەتلیاکی قاچاق بێنی بۆ وڵاتەکەم هەرە بێ خۆشم بێی جاڵێ من چی مەویست لە نیشتیمان بێژگەل لە گیرفانێکی بە حورمەت و لە پەنجەرەیەک ڕوو بە ئازادی بەڵام نەیانێ لە 30 ساڵی ڕابردووە نیشتیمان ئەم دەردانەی یاوە بە کۆمەلگا نەتەوە ئەمانی داوە بە کۆمەلگا خاک و ئاو ئەمانی داوە بە کۆمەلگا خاک و ئاوی ژێر و ژۆر بوون بە بلیاردێر و ملیاردێر لە کوردستان خەڵکی کوردستانی شەکە هاتووە ئەوە تا بۆ دەنکە حەبێ لە خەستەخانەکانە محتاجە بۆیە خەڵک بۆچی ئینتیمای هەبێ بۆ نیشتیمان 150 ساڵ لەمە و پێش کۆمەنارەکانی پاریس وتیان مەرگ بۆ فەڕەنسا بژی ئینسانیەت وتیان وڵاتی ئێمە وڵاتێکە کە ئینسان تایە ئازاد بێ و کارتیایە ئاوەڵە بێت کوردستانێک کە تایە ملیاردێرەکان سەربەت و سامانی کۆمەلگایان بە زۆری چەک بە سەرسەری خەڵکەوە ڕاگرت بێ و مناڵانیش لە ترافیک لایتەکانە یان لە بەهارە گوڵە نێرگز بفرۆشن یان کلێنز بفرۆشن یان جانی سیارەکانی مەسئولەکان پاک بکەنەوە بۆ وێرانکردن باشە کۆمەلگەیە کە ئینسانەکان تایە ئازاد نەبن بۆ ئەبێ من ئینتیمان بۆی بێ وەکو محەممەد ماغود وتی ئینتیمای خەڵکی کوردستان بۆ نیشتیمانەکان فقط پێڵاوەکانیانە کە بە عەرزەکەیەوە لکانوە من ئەگەر لە کۆمەلگەیەکە ژیانێکی محتەرەمانە بەسەر نەبم بۆ بێ دیفاعی لێ بکەم تۆ تەماشاکە بۆرژوازی لە کاتی کە ئاساییە من ئەبێر هەموو ڕۆژێک کار بکەم یەک بزەویم لەسەر کۆمەلگەیە نییە دەبێت کرێ بم بۆ ئەوەی کە شەو لە جێگەیە بخەوم دەبێت پارە بم بۆی لە جێگەیەکە بخەوم دەبێت پارە بم بۆ مناڵەکانم بۆی بچن بۆ مەکتەب هیچ ئەمە نیشتیمانە لە کاتی ئاسایی ئەمە وەزعەکەی بەڵام لە کاتی کشیا کە ئەم نیشتیمان و نەتەوەیە کە سەربەت و سامان و جێگەی ڤیلا و خۆش گوزەرانی و بەهەشتە بۆ سەرمایەداران و بۆ ساحەبیان حیزبانە کاتێک نیشتیمانیش تووشی خەتەرە بێت هێرشێکی بۆ سەرێت ئەنجا داوا لەنەوەی کرێکاران و زەحمەت چێشان و مامۆستایانەکەن وەرن فریای نیشتیمان کەون نیشتیمان لە خەتەرایە یەک نوکتێک قسەکانم تەواوکەم یەک هونەرپیشەیەکی ئێرانی کاتی خۆی ناوی سەمەداغا بوو کاتی شەستەکان و هەفتاکانی سەدەی پێشوو ئەڵێ خومەینی بە ئێمەی وت ئیسلام دەرخەتەرە شەڕی ئێران و عێراق باسەکە ئەڵێ خومەینی بە ئێمەی وت ئیسلام دەرخەتەرە باید همه با جنگ بدیم ئەڵێ وقتی رفتم اونجا دیدم من خودم در خطر هستم ئیسلام در خطر نیست ئەڵێ وقتی چوومە ئەوێسێرم کە من خۆم لە خەتەرام ئیسلام لە خەتەرا نییە بۆیە هەمیشە لە کاتی خەتەرە ئەوەی کە ئانە بیکەن بە زەخیرەی پارێزگاری لەو خاک و ئاوە کە ئەوان تایە سەربەت و سامان و هێزی چەکدار و دەستگای پاراستن و ئاسایشیان تیادا مەزرانوە داواکردنەوەی کرێکار و زەحمەت چێش پارێزگاری لێ بکە بۆیە ئەوەی کە خەڵک ئینتیمای نییە بۆ ئەم خاک و ئاوە ئەو خاڵێکی موسبەتە نەچێ بۆ ئینتیخاباتی نەچێ بۆ پەرلەمانی قەناعەتی بە قانونەکەی هەیە و ئەمە زەمینەی هەڵگرستانی شۆڕشێکە کە مەلا بەختیار لێ ترسێ